ئەمڕۆ بەرەبەیان کاتژمێر 4:11 خولەک تیمەکانی بەرگری شارستانی پارێزگای هەولێر ئاگادار کراونەتەوە بە هەبوونی ڕووداوێک لە ڕێگای سەرەکی هەولێر مەخموور لە سنووری ناحیەی شەمامک. دەست بەجێ تیمەکانی ڕزگارکردنی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر دەرچوون بۆ شوێنی ڕوودا و کە ڕووداوەکە حاڵەتێک بووە هاوڵاتیەکی بەڕێگەز عەراب خەڵکی گەیارە دانیشتووی پارێزگای هەولێر کەوتۆتە ناو خەزانێکی سوتەمەنی لە یەکێک لە عەمبارەکانی ئەم سنوورە. تیمەکانی ڕزگارکردنی ئێمە کە گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە دەستیان بە کارکردن کردووە، بەداخەوە ڕایدەگەیەنین کە لە ئەنجامی ئەم ڕووداوە دوو کارمەندی بە ئەزموون دوو کارمەندی شارەزای تیمەکانی ڕزگارکردنی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر گیانیان لەدەستدا بە ناوی ڕێپێدراوی پلە 8 سەباح سەلیم حەسان و پۆلیسی پلە 4 یوسف شەریف حەسەن. بۆ ئێمە ڕووداوەکە زۆر ناخۆشە، بۆیە لە ئێستادا لەسەر فەرمانی بەڕێز وەزیری ناوەخۆ لێژنەیەکی لێکۆڵینەوە پێکهێنراوە بۆ ئەوی بزاندرێت هۆکاری ڕووداوەکە و گیان لە دەستدانی ئەم کارمەندانەمان چۆن ڕوویداوە.